شکلگرتنی شۆڕشی 1350 ئێران و هۆکارەکانی شکستهێنانی. بەشی یەکەم. لا سەروبەندی 22 ڕێبەندان ساڕۆژی ئەو ڕاپەڕینەداین کە کۆتایی بە تەمەنی 2500 ساڵەی نظامی پاشایەتی لە ئێران هێنا و دەفتەری بنەماڵەی پەهلەوی داخست. ساڵیادی ئەم ڕووداوە مێژوویە دەرفەتێکە بۆ هەڵسەنگاندنی سەر لە نوێی شۆڕشی 1350 و ڕاپەڕینی 22 ڕێبەندان بە تایبەت بۆ نەوەی لاوی ئەمڕۆ کە بە تێپەڕبوونی زەمن ئەم شۆڕشە بۆ ئەوان ئیتر بۆتە ڕووداوێک لە مێژووی ئێراندا پێویستە. لەم پەیوەندیەدا پرسیارگەلێکی زۆر هەیە کە پێویستە وەڵامیان پێ بدرێتەوە. بۆچی کۆمەڵانی خەڵکی ئێران بە شێوەیەکی بەربڵاو و لە ئاستێکی جەماوەریدا لە دژی ڕژیمی پاشایەتی خوڕۆشان و شۆڕشی ڕێبەندانی ساڵی 1350 ڕوویدا؟ چ بارودۆخێکی ناوخۆیی جیهانی بەسەر ئەو دەورانەدا زاڵ بوو؟ بۆچی ئەم شۆڕشە سەرەڕای ئەو ئامانجە عادڵانە و ئینسانیانەی کە خستبوویە دەستوری کاری خۆیەوە لەلایەن ڕەوتێکی کۆنەپەرستی ئیسلامیەوە دەستی بەسەرداگیرە؟ چینی کرێکار و هێزە چەپ و ڕادیکاڵەکانی کۆمەلگا لەو بزوتنەوەیەدا چ ڕۆڵێکیان گێڕا و سەرنجام چارەنووسیان چی بەسەرهات؟ چۆن دژە شۆڕشی ئیسلامی توانی کارێکی کە ڕژیمی شا نەیتوانی بە ئاکامی بگەێنێت تەواو کرد و دەستی بەسەر شۆڕشی ئێراندا گرت و دواتر خەڵتانی خوێنی کرد؟ ئەمانە و چەند پرسیارێکی دیکەی لەو چەشنە بابەتی قسە و باسی ئێمە دەبن لەم ڕۆژانەی سەروبەندی ساڵیادی ڕاپەڕینی ڕێبەنداندا. پێویستە ڕیشەی مێژووی و واقعی شۆڕشی 1350 لە پێشهاتەکانی دەیەی هەتاوی ئێران و ئەو ڕێفۆرم و چاکسازیانەی کە لە بوارە جۆراوجۆرەکانی ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگی لەلایەن ڕژیمی شا لەسەرەوە و لەژێر گوشاری زلهێزە سەرمایەدارەکان و بە تایبەتی ئەمریکادا ئاراستە کران بەدی بکرێت. ئەو ڕێفۆرم و چاکسازیانە هێزگەلێکی کۆمەڵایەتی نوێی هێنایە مەیدان کە چاوەڕوانی نوێیان هەبوو بەبێ ئەوەی بیانەوێت یا بتوانن چاوەڕوانیەکانیان بەدی بهێنن. شەرعیەتی سیاسی و پێگەی کۆمەڵایەتی ڕژیمی پاشایەتی کە لەو خۆناغەدا خۆی سەرچاوەی زۆرێک لە پێشهاتە ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان بوو لە ڕێگەی هەمان پێشهات و ئەو هێزە کۆمەڵایەتیانەوە تووشی ئالنگاری بوو کە بەرهەمی ئەو ئاڵوگۆڕانە بوون. چاکسازیەکانی دەیەی 1340 هەم لە ڕووی پرۆسەی گەشەکردن و پەرەپێدانی هێزە بەرهەمهێنەرەکان لە ناوخۆی وڵات و هەم لە ڕووی دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی سەرمایەی جیهانی ببوون بە پێویستیەکی حتمی و بێئەملا و ئەولا، بەو مانایی کە لەلایەکەوە پەیوەندیە ئابووری کۆمەڵایەتیە دواکەوتوو نیمچە فێئۆدالیەکانی زاڵ بەسەر کۆمەلگەی ئێراندا گەلێک پێویستی بە گۆڕانکاری بوو، بە جۆرێک کە زۆر پێویستی بە داشکاندن و کەمبوونەوەی ناکۆکیە کۆمەڵایەتیەکان و ناچار بە گۆڕانکاری وەک ئەوەی کە لە سەرەوە و لە چوارچەوەی چاکسازیە کۆنتڕۆڵکراوەکاندا وەڵامی وەرنەگرتەوە. شۆڕش لە خوارەوە دەبێتە پرسێکی حتمی لە ڕوانگەی پێشهات و گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکانەوە. لەلایەکی تریشەوە سەرمایەی جیهانی چاوی تەماعی بڕی بۆ بازاڕی فرۆشتن، هێزی کاری هەرزان، سەرچاوە دەوڵەمەندەکانی ژێرزەوی و کەرەستەی خاوی وەک نەوت و هەروەها ناوچە بە پێز و دەست لێ نەدراوەکانی وەبەرهێنان لە ئێران. لەمڕۆوە ئێران بۆ سەرمایەی جیهانی وڵاتێکی سەرنجڕاکێش و وەسوەسە ئامێز بوو، لەبەر ئەوەی هەم خاوەنی سەرچاوەیەکی دەوڵەمەندی ژێرزەمینی بوو، هەم پێگەیەکی ژێئۆپۆلیتیکی هەستیاری لە ناوچەکەدا هەبوو و هەروەها بە لەبەرچاوگرتنی پێکهاتەی گەنجی دانیشتوانەکەی وەک سەرچاوەیەکی بێپایانی هێزی کاری هەرزان دادەنرا. هەر بۆیە بە ئامانجی پڕکردنەوەی ئەو پێویستیەی کە ئاماژەی پێکرا پێش هەموو شتێک پێویست بوو زۆربەی هەرە زۆری ئەو هێزی کارەی کە لە گوندەکان نیشتەجێبوون لە ئاستێکی ملیۆنیدا لەسەر ماڵ و حاڵی خۆیان لە گوندەکان هەڵکەندرێن بۆ ئەوەی وەک هەر کاڵایەکی دیکە بەهۆی زۆری و بەرفراوانبوونی لە بازاردا بە ئاسانی دەست بکەوێت و ئیمکانی کڕینی بە نرخێکی زۆر هەرزان و تەنانەت بێبەرامبەر فراهەم بێت. هەروەها دەبووچینێکی مامناوەندی ئەو تۆش پێک بێت کە توانای کڕینی هەبێت بۆ ئەوەی ببێتە بەکارهێنەری کاڵاکانی بازاڕی سەرمایەداری. هەر لەو قۆناغەدا لە هەندێک ناوچەی دیکەی جیهانیش بۆ وەڵامدانەوە بە پێداویستیەکانی سەرمایەی جیهانی ڕێفۆرم و چاکسازی گەلێکی هاوشێوە ئەنجام درا بوو. ڕژیمیشا کە قەیرانی سیاسی دەیەی 30 هەتاوی تێپەڕکرد بوو، متمانە بەخۆبوونی پێویستی بەتایبەت دوای سەفەری شا بۆ ئەمریکا و پاڵپشتی کێنەدی بەدەستهێنا بۆ ئەوەی بە هاوکاری ڕاوێژکارە ئەمریکیەکانی بەم ئاراستەیەدا هەنگاو بنێت. بەم شێوەیە
بەرنامەی ئەو ڕیفۆرمەی کەشا زۆر حەزی دەکرد بە شۆڕشی سپیان شۆڕشی شاوگەل ناوی ببات و ئێران لە کۆمەلگەیەکی کشت و کاڵی و پێش سەرمایەداریەوە بگۆڕێت بۆ کۆمەلگایەکی سەرمایەداری نیمچە پیشەسازی و ئامادەی تێکەڵبوون بە سیستمی ئابووری جیهان بێت لە 6 ڕێبەندانی ساڵی 1341 دەستی پێکرد.